بەناوی پەروەردگاری مەزن و دیهێنەر و ئافرێنەری گەردون و مرۆڤایەتی، دواتر بەناوی پێشەوا و پەیامبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێ. بەڕێزان سڵاوتان لەبێم، کاتتان باش، هیوادارم زۆر زۆر باش بن. براتان هاوکار ڕەفیق لێرە وەستاوە لە خزمەتاندا، وەکو مامۆستا ئاراموتی بە سوپاسەوە. من خوێندکاری ماستەرم لە پۆڵەندا و لە کۆتایی سمستەری خوێندنەکەمان و پێشتریش لە زانکۆی سلێمانی خزمەتم کردووە و بەدەرلەوە ڕاهێنەرێکم لە هەرێمی کوردستان لە مەجالی زمانی جەستە بەدی لانگویج و هونێرەکانی گفتوگۆکردن ئیژەکەم و دەیان و سەدان چالاکی و سیمینار و خورمان لە سلێمانی و لە هەولێر و لە زۆر ناوچە و شاری دیکەی کوردستان هەیە. ئەم کتێبەی بەدەستمەوەیە بە ناونیشانی و بابەتەوەیە هونەر و ئەتەکێتی گفتوگۆکردن کە 5 جار چاپ کراوەتەوە لە کوردستان لە فەزلی خوای گەورە بەزار بێ 5 جار چاپ کراوەتەوە. بە پێویستم زانی لە خزمەتانە بمەم شۆ بۆ بابەتێک بزانین هونەرەکانی گفتوگۆکردن چییە، بۆچی پێویستمان بەوەیە بەباشی گفتوگۆ بکەین یاخود بەئاخوین، و گفتوگۆی ئاسایی چ جیاوازیەکی هەیە لەگەڵ گفتوگۆیەک کە چۆنەڵی گفتوگۆیەکی بەرهەمدارە، گفتوگۆیەکی گرنگە. لە سادەترین واتادا ئێمە دەتوانین بڵێن گفتوگۆکردن هونەری گەیاندنی پەیامی تۆیە بە شێوازێکی زۆر کاریگەر، کەوا بکە بەرامبەر هەست بکە کە بەهای بۆ دانراوە و گرنگی بۆ دانراوە و تۆ بەڕێزەوە مامەڵەی لەگەڵ دەکەین. چەند تەکنیکێکەیە کە هەڵدە دەکات تۆ چۆن بتوانی گفتوگۆیەکی سەرکەوتوو بکەیت، و چەند تەکنیکێکی تریش هەیە کە گرفتت بۆ دروستەکە کە هەڵدەیەکا بیتە گفتوگۆکەرێکی خراپ، خەڵکی لێ دوورکەونەوە. زۆر جار ئێمە بەبێ ئەوەی مەبەستمان بێ نازانین ئەڵێن فڵان کەس لێمان دوورەکەوێتەوە، لە دڵی خۆمان ئامانەوێت ستایشی کەسێک بکەین و هەز دەکەین قسەکەمان کاریگەریەکی باشی هەیە بەڵام نەتیجەیەکی خراپی هەیە. ئەمانەش کۆمەڵە تەکنیکی زۆر وردن کە من لە خزمەتەوەی بەڕێزا بە خێرایی باسان دەکەم. بە سروشتی حاڵ مرۆڤ حەزەکە پێشەوەی گوێ لە هەر کەسێک بگرێ کورتەیەکی دەربارە بزانێ. من لە خزمەتەوەی بەڕێزا وەکو باسم کرد باگراوندەکەم زانستە ڕامیارەکانە لە زانکۆی سلێمانی و 4 ساڵ لەو زانکۆی بە پلەی یەکەم خوێندومە، بۆ ماوەی 5 ساڵ یاریدەدەری توێژەر بووم و ئێستاش وەکو باسم کرد خوێندکاری ماستەرم لە بواری پابلیک گەڤەرنەنس حکومڕانی گشتی لە پۆڵەندا. ئەمانە کۆمەڵێک چالاکی کەمن لە ماوەی لە 7 ساڵی ڕابردووە لە 2017 تاوەکو ئێستا لە هەموو کوردستان سیمینار و چالاکی و دەیان بابەتی زانستی. زیاتر وەکو وتم بابەتەکەی من زمانی جەستە و هونەری گفتوگۆکردنە لەگەڵ پابلیک سپیکینگ و شۆنێتی وتاردان. ئەمانە دیسان کۆمەڵێک وێنن کە چالاکی ئەنجاممان ناوە. دەیان جار و شانازیان پێبڕاوە کە لە خزمەت مامۆستایانی ئاینی بەڕێزدا بم. ئەمە هەڵمەتێکی فراوان بوو لە هەرێمی کوردستان کە 6 مانگیشمان لەسەر بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان کرد لەگەڵ 6,000 مامۆستای ئاینی لە کوردستان کۆبووینەوە. ئەوانیش لە مینبەری پیرۆزی مزگەوتەکانەوە هەڵمەتیان فراوانتر کرد کە بەداخەوە دۆخی کوردستان لە ڕووی مادەی هۆشبەرەوە زۆر خراپە. دەشێت دوورتان نزیگە و ئاگادار بن کە دەیان و هەزاران گەنج واوێلایە بەدەزەم پەتایەوە. لێرەش بەپێ و گەڕان و سێرچانەی هەمە زۆر خراپە. بۆیە گرنگە ئاگادار بین کە هەم مناڵەکانمان بەتایبەتیەوانی کە گەنجن شەوانکەیە گەڕێنەوە ڕەفیقاتی کێکەن و پارەی کە پێیانە چۆن سەرفیەکەن ژینگەیەکی تاڕادەیەک نالەبارە بۆ بەلەڕێدابردنی گەنج بەتایبەتی. ئەمەش دیسان وەکو باسم کرد کۆمەڵێک وانن. ئەمە لە یادی لەدایکبوونی پێغەمبەری سەروەرمان صلی الله علیه وسلم چالاکیەکمانە بوو هەر لە هەڵەبجە دەربارەی مادە هۆشبەرەکان. ئەمەش پەیجی برای خۆتانە هەر بە ناوی هاوکار ڕەفیق دەتوانین لەوێ بەردەوامی بە پەیوەندیەکەمان بدەین. و بێژگە لە دایان و سەدان بەرنامەی تەلەڤیزۆری لە بوارەکەی خۆم هونەری گفتوگۆکردن زمانی جەستە و پابلیک سپیکینگ. ئەمە و کتێبە بوو کە بۆم باسکردن هونەرەکانی گفتوگۆکردن یاخود هونەر و ئەتەکێتی گفتوگۆکردن کە زۆر بە وردی یارمەتیمان دەدا. دێنە سەر بابەتەکە بەڕێزان. وەکو لە سەرەتا باسم کرد هونەری گفتوگۆکردن بریتیە لەو گفتوگۆیی کە تۆ بە شێوازێکی کاریگەر گفتوگۆکەی و هەموو وردەکارەکان لە کاتی گفتوگۆکردن ڕەچاوەکەی. ئێمە قسە دەکەین بەڵام جیاوازە لەوەی کە بە کاریگەریەوە قسە بکەین. زۆر جار ئێمە مشتومڕ دەکەین واتە بەردەوام پێداگرین لەسەرەوەی بۆ چوونی خۆمان گێنین. مشتومڕیش ئەوەیە کە ئێمە ناتوانین وا لە بەرامبەر بکەین ڕازی بێ بۆ پەیامێکی هەمانە، ڕازی بێ بۆ شتێکی ئێمەمان هەوێت. بۆیە گفتوگۆکردن وەکو یاری تێنس لەشوو پێدرێ. من چەندێ قسە ئەەکەم بەرامبەری ژەوەنە قسەم بۆ بکات نەگەوت تەنیا من قسەکەر بم. ئەگەر تەنیا من بیر لەوە بکەم و قسەی خۆم بکەم ئەوە بەرامبەر ئامادە نییە گوێم لێ بگرێ. کاتێک کەسێک گوێ لە من ئەگرێت کە منیش
بەقەدەر قسەکانی خۆم من چەندێک قسە دەکەم هەندەی گوێ لەو بگرم. گوێگرتن بابەتێکی زۆر گرنگەکە ئێمە لە قوتابخانەشدا فێر نەکراوی. گوێگرتن وامان لێکا زانیاری زیاتر بەدەستبێنین. گوێگرتن وامان لێکا لە کێشەکان تێبگەین، بە تایبەتی لە مەجای هاوسەرگیریە وەکوی کەوترێ گوێگرتن زمانی دووەمی خۆشەویستیە. خانمانەوەیان لە پیاوێکی کە گوێی لێ بگرێت نەگەڵی خێرا کێشەکەی بۆ چارەسەرکە. بۆیە گوێگرتن یەکێکە لە تایبەتمەندیەکانی مرۆڤی کارامە. مەبەستەکەی من لەم سڵایدە ئەوەیە کە گفتوگۆکردن یاری تێنسە. من چەندێک گفتوگۆکەم بەڕێز شەونە مافتەیە گفتوگۆ بکەی، وەکو یاری گۆڵف نییە کە تەنیا من گفتوگۆ بکەم و بەرامبەر هیچ گفتوگۆیەک نەکات. بەڕێزان زۆر جار گفتوگۆکردن وا دەکا مرۆڤ بێئەمەل بێ. قسەکانی من بێئەمەلی دەدەن بە کەسێک و وا لە کەسێک دەکەن لە لووتکەی سەرکەوتنەوە بێتە خوارەوە، بێئەمەل بێ. بە واتایەکی تر قسەکردنی من دەتوانێت ڕۆژی ڕووناکی کەسێک تاریکە، بێئەمەلیکە. بە تایبەتی ئەوەی خۆشەویست کە لە دووری نیشتیمان هەڵدەکەن و دەژین قسەی کەسێک ڕەنگە بێتاقەتتان کا بۆ ڕۆژێک، جا قسەی پەیوەندی بە کەیسەکەتانەوە بێ، پەیوەندی بە ئیشەکەتانەوە هەبێ. بۆیە زۆر گرنگە ئێمە بیر لە هەستی بەرامبەر بکەینەوە. هەموو کەسێک هەستی هەیە، تەنانەت ئەو کەسانەشی کە نەخۆشی دەرونیان هەیە یاخود گرفتی عەقڵیان هەیە بەڵام هەستیان لەدەست نەداوە. ڕاستە ئەندامێکی دەشێت لەدەستداوێ بەڵام هەستی لەدەست نەداوە. منداڵێک کە زۆر بچووکە باش گەشەی نەکردەوە بەڵام هەستەکانی زۆر بە باشی گەشایان کردووە. ئەو بەڕێزانەی کە تەمەنیان هەڵکشاوە. زۆر جار بیرمە قسەیەک دەکرا لە سەردەمی کۆرۆنایوت مەترسن کۆڤید تەنیا کەسە بە تەمەنەکان دەکوژی. وەگوایە ئێمە کەسە تەمەنەکانمان بەلا گرنگ نەبێ. ڕاستەم کەسە بە تەمەنە هێزی نییە بە ڕێگادا بڕوە بەڵام هەستەکانی لەدەست نەداوە. مەبەستی منەوەیە کە بەڕێزە لەگەڵ هەر کەسێک قسە بکەی هەستی هەیە پێویستە ئێمە بە هەستەوە مامەڵێ لەگەڵ بکەین وە گرنگی بە بوونێتی ئەم کەسە بدەین. دەشێت قسەکان گولە بن وەکو لەم سڵایدا دەردەکەوێت. دەشێت قسەکانی ڕۆژێک لە ڕۆژان قسەیەکمان کردبێ بە نیسبەت کەسێکەوە واتای وەکو گولەیەکە بێت ئازاری پێدابێت بەڵام دیوی دووەمیشی ڕاستە. دەشێمە قسەیەکمان کردبێ وەکو گوڵ وابێ ومێدی دابێ بە کەسێکی لە شکستەوە بردبێ بۆ سەرکەوتن، ومێدی گەڕاندی بێتەوە بۆ کەسێک بە پێچەوانەوە لە برێوی ڕۆژەکەی تاریکە شەوکەی لێ کردووەتە ڕۆژێکی ڕووناک. و ئەو قسە ناخۆشانەش لەگەڵمانە ئاژین بە ڕێزان بۆ ماوەیەکی زۆر. لێرە سڵایدێکە ئەڵێ گفتوگۆکردن گۆڕینەوەی بیرروڕاو و زانستە بەڵام ئارگومێنت یاخود مشتومڕکردن تەنیا ئاڵ و گۆڕی نەزانیە. بۆیە دیسانەوە دێمە سەر ئەو خاڵەی کە ئێمە مشتومڕ بکەین یاخود گفتوگویەکی تون بکەین ناگەینە بەرهەم، چونکە تەنیا بیرۆ دەکەینەوە بۆچوونی خۆمان بسەلمێنین. ئێمە نامان گرنگە بۆچوونی خۆمان بڵێین و دەبێت ئەوەندەش نامان گرنگە کە بۆچوونی بەرامبەر قبوڵ بکەین. ئێستا دێمە سەر سڵایدێک بەڕێزان. پێش گفتوگۆکردن چی بکەین؟ پێش گفتوگۆکردن چەند خاڵێک هەیە کە من گرنگترینان بۆی بەڕێز دەخەمە ڕوو. یەکێک لە خاڵە زۆر گرنگەکان بیرکردنەوەی پێش قسەکردنە. دەوترێت کە تۆ قسەکە هاتە سەر زمانە دیتر تۆ خاوەنی نی، ئەو قسەیە دەیان و سەدان تەفسیری بۆ دەکرێت. قسەکەی بەڕێزت پێشەوەی لە زمانت بێتە دەرەوە باشتر وایە بیری لێ بکرێتەوە. دوو جار بیرکەینەوە لەو قسەی کەیکەین چونکە کاریگەری لەسەر بەرامبەر بەجێهێڵێ. زۆر جار قسەیەکمان کردووە دواتر لی پەشیمان بووین، پەلەمان کردووە. بۆیە تایبەتمەندیەک لە هونەری گفتوگۆکردنە ئەوەیە کە ئەڵێ پەیوەندی نێوان مێشک و قسەکردنت جوان کۆنێکت کە بە یەکترەوە پێشەوەی قسە بکەی بزانە ئەم قسەیە باشە، ئەم قسەی ئومێد بەخشە، ئەم قسەی هەستی بەرامبەر ڕاگرێت. بابەتێکی تر زەردەخەنەکردن وەکوی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ زەردەخەنەکردن بەڕووی براکەتا سەدەقەیە یاخود چاکەیە. ئەمە زۆر 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 دروستە. زەردەخەنەکردن هەستی دڵنیایی دەدا، زەردەخەنەکردن هەستی دڵخۆشی دەدا، هەستێک دەدا کە من تۆم قبوڵە. بۆیە پێش گفتوگۆکردن بەڕێزان بە تایبەتی ئێمە کە لە کەڵچەیەکی ڕۆژاوا داین لێرە پێشەوەی تۆ داواکاری لە هەر کەسێک بکەی پێش ئیسڵامی لێ بکەی بە یەک زەردەخەنەی گەرمەوە بچۆ بەرامبەری بە مۆڕۆ بە بێتاقەتیەوە کە تۆ داواکەت بکەی داواکەت حەقیش بێ کاردانەوەی ئەو کەسە بەدڵی تۆ نابێت. بەڵام کە زەردەخەنە دەکەی لە سەرەتاوە هەستەی پێ دەدەی کە من تۆم قبوڵە، من تۆم خۆش دەوێت و ئەو کەسەش تۆ شتێکت پێ بەخشیوە کە زەردەخەنەیە ئەویش هەست دەکا ئەبێ شتێکت بۆ بکە. من ئەمڕۆ کەیسێکم بینی کەس نەگەمڕۆ دوێنێ بوو برادێک پرسیاری لە کەسێک کرد ئەو کەسە وەڵامیە ئەو بیانیەک بوو بەڵام کە وەڵام زۆر بەجوانی وەڵامیە بەڵام لە کۆتاییدا سوپاسی نەکرد نەیگوت دەستخۆش بە وەڵامدانەوەکە ڕێک تێپەڕی. ئێبامە دەستخۆشیێکی بکەن ڕەنگە زۆر باشتر بێت. گوێگرتن وەکو باسم کرد بە ڕێزان زۆر گرنگترە لە قسەکردن. ئەڵێ گوێگرتنێکی زۆر و قسەکردنێکی کەم وەکوی خوای گەورە بەبێ مەبەست دوو گوێ و دەمێکی بێمە نەبەخشیوە. بۆیە دوو هێندەی کاتی قسەکردن باشتر وایە گوێ بگرین. ئەم بابەتە کە زۆر جار فێر نەکراوین لە قوتابخانەکانیشە
لە پەروەردەی خێزانی شابەڕێزان زۆرینەی زانە زوامان پێڵێ کەڵێت تۆ ئەبێ گوێ لە هاوسەرەکەت بگری بۆەوەی لە کێشەکان تێبکەی لە پشتی هەموو کێشەیەکی خێزانیەوە گفتوگۆیەک هەیە کە نەگەشتۆتە ئەنجام خەلەرێک لە گوێگرتندا هەیە ئافرەتەکە قسە دەکات و پیاوەکی ژوێ لێ ناگرێ پیاوەکە قسە دەکات و ئافرەتەکە ڕەنگە بە زۆری تر بیرکاتەوە بۆی گوێگرتن زۆر گرنگە بەڕێزان مناڵێک کە 5 ساڵە زۆر چێژ لەوە دەبینە کە گوێ لێ بگرین با خۆی خاڵی کاتەوە با ئێمە مناڵەکەمان دانیشێنێ قسەمان بۆ بکە ئەم گوێگرتنە نەتیجەیەکی زۆر باشی هەیە ئامادەکردنی کی پۆینتەکان واتە ئەو خاڵانەی کە بەلای تۆ گرنگە ئامادەیان بکەین پێشەوەی گفتوگۆ لەگەڵ هەر کەسێکا بکەین بزانین ئەڵێن چی ئەمە خاڵە گرنگەکانە بابەتێکی تر بەڕێزان گفتوگۆکردن بۆ بردنەوە نییە ئێمە گفتوگۆ نەکەین کە بێ من لە تۆی بەرمەوە من زانستەکەی خۆم زاڵکەم بەسەر تۆیە من گفتوگۆکەی خۆم زاڵکەم بەسەر تۆیە من لە تۆ مهمترم من لە تۆ بەهێزترم گفتوگۆکردن فێربوونە وەکو لە یەکەم سڵایدا باسم کرد ئاڵوگۆکردنی بیرروڕا و ئایدیاکانە من لەگەڵ مامۆستا ئارام قسە دەکەم بۆەوەی لێوەی فێر بە نەک من لەگەڵ مامۆستا ئارام قسە بکەم بۆی خوانە خواستە من بەرپەرچی بۆ چوونێکی جوانی ئەو بدەمەوە گفتوگۆکردن و ئامادەیەکە فێر بین ئەوە زۆر گرنگە و بە پێی دابەشبوونەکان گفتوگۆکردن 6 جۆرە گفتوگۆیەک کە من دەمەوێت بیبەمەوە بەرامبەر بدۆڕێ ئامانجەکەمەوەی جار هەموو مامەڵەیەکا بێ بۆ نمونە من ئۆتۆمبیلێکی پێفرۆشم سوورە زانم بەرامبەرە دۆڕێ بەڵام من هەر مامەڵەکەی لەگەڵ دەکەم بابەتێکی تر بریتە لە من دەدۆڕێم و بەرامبەر دەیباتەوە ئەمەش نەتیجەیەکی ئۆتۆی نابێ ڕەنگە هەندێک جار لە دڵسۆزی بێ کە من هەزەکەم دۆڕاوی گفتوگۆکەم بەڵام حەزەکەم بەرامبەر بیباتەوە خراپترینانەوەیە کە هەردوو لا بدۆڕێن هەردوو لا ڕێک نەکەون بۆ منە دایک و باوکێک لەسەر ناونانی مناڵەکان ڕێک ناکەون باوکەکە ئەڵێ ناوێنێم ئادەم دایکەکە ئەڵێ ناوێنێم عەلی ئیتر دوایی ئەوێ بە هەرا دوای ناوێکە دۆزنەوە کە بەڵی هیچیان نیە گفتوگۆیەکی ترێک گفتوگۆی نەگونجانە ناگونجێن بەڵام دەرگای گفتوگۆدا ناخرێ بۆ نمونە لە دوای هەڵبژاردن حیزبەکان کۆ بنەوە بەڵام ناژگونجێن گفتوگۆر هەیە گفتوگۆیەکی تر بریتە لە گفتوگۆی ڕێکەوتنی هەردوولا یان بردنەوەی هەردوولا ئەمە گفتوگۆکەیە بەڕێزان ئەمە گفتوگۆکەیە کە من لەگەڵ بەڕێزت گفتوگۆکەم بە شتێک بە تۆ بەخشم جا ئەم شتە زەردەخەنە بێ ستایشکردن بێ وەسفکردن بێ دانان بێ بە خاڵێکی بەهێزی تۆدا دوایەوە بێ من چاوەڕوانیەوە لە بەڕێزت بکەم کە شتێک بە من بەخشی کە تۆ شتێکی من قبوڵکەی بۆ چوونێکی من قبوڵکەی یعنی ئامانجەکەی ئێمە بەڕێزانەوەیە چەندێک ئێمە ویستی برنەوەی خۆمانمان هەیە ئەوەندەش گرنگی بدەین کە بەرامبەر بیباتەوە چۆن گفتوگویەکی زەرکەوتوو بکەین بەڕێزان لە گفتوگۆی سەرکەوتوودا دۆزینەوەی خاڵی هاوبەش زۆر گرنگە من خاڵی هاوبەش دۆزمەوە لەگەڵ یەکێک لێوەی بەڕێز خاڵی هاوبەشی من لەگەڵ تۆی بەڕێز ئیشەکەمانە زمانەکەمانە نیشتیمانەکەمانە لەگەڵ کەسێکی بیانیش هاتۆ چۆن خاڵی هاوبەشە دۆزیتەوە خاڵی هاوبەشە دۆزیتەوە لە بەستیترین شتاڵێ ئەمڕۆ سوتفەیەکی سێرە کراسەکەی هەردووکمان سپیە کاتێک کە تۆ خاڵی هاوبەشە دۆزیتەوە هەستێکە دەی بە بەرامبەر کە هەردووکان لەسەر یەک ڕیتمن ئەمە وا دەکات بۆ چوونەکەی تۆ قبوڵ بکات زۆر جار ئێمە ڕێک داواکارێکە دەکەین لە کەسەکە بەبێ ئەوی چی پێ بەخشین بەبێ ئەوی گوێ لێ بگرین بەبێ ئەوی زەردەخەنەی بۆ بکەین بەبێ ئەوی لە ناوەکەی بپرسین بەبێ ئەوی وەسفی ئیشەکەی بکەین بەبێ ئەوی وەسفی تواناکانی بکەین بەبێ ئەوی گوێ لێ بگرین ستایشی بکەین داوای زانیاری لێ بکەین ڕێک لە دەرگا دەین ئەوم بۆ بکە نا ستایشی بکە سەری بۆ بڵقێنە زەردەخەنەی بۆ بکە ئەمانە خاڵە زۆر گرنگەکانن وەکو دیسان ئەمە خاڵێکی تر هەیە لیسن مۆر سپیک لێس گوێگرتنی زۆر و قسەکردنی کەم ستایشکردنیش بەڕێزان بۆ من ڕەزیلی بکەم لە گەنجێک کە توانایەکی زۆر باشیە لە زانکۆیەکی باشە خوێنێ با ستایشی بکەم ستایشکردن خاڵێکی زۆر گرنگە بەڕێزان ئەی بزانین زمانی جەستا من وەکو باسم کرد لە سەرەتاوە ئیشەکەی من کە زمانی جەستەیە چ کاریگەریەکی لە ژیانی ئێمەدا بەڕێزان بە تایبەتی ئێمە کە لێرە خەلەری زمانمان هەیە زمانی ئینگلیزیە بمانەوێ نەمانەوێ ناتوانین زۆر بە کاریگەرانە گفتوگۆ بکەین و پەیامەکەمان بگەێنین زمانی دایکمان نییە ئەی چی بکەین بۆ ئەوەی پەیامەکەمان بە کاریگەری بگات لەبری ئەوە بابین لەگەڵ زمانی جەستە تێکەڵیکەین زمانی جەستە وا دەکات کە تۆ کاریگەرتر پەیامەکەت بکات کۆمەڵی خاڵی زۆر گرنگ هەیە زەردەخەنەکردن وەکو لە سەرەتا باسم کرد پەیوەندی چاو ئای کۆنتاکت تۆ کە داواکەت پێشکەش بە کەسێکەکەی لە ناو دایرەیەکە لە ناو شوێنێکە لە شوێنێکی فەرمیە زەردەخەنەکە بکە و سەیری چاوی بکە زەردەخەنەت بۆ دەکەم لەبەرەوەی تۆم قوڵ و تۆم خۆشدەوێت تۆ هاوڕێم منی پەیوەندی چاوم هەیە لەبەرەوەی متمانم بەخۆم هەیە زۆر جار من لە کوردستان و تەلەفۆنم بۆ هاتووە دەیان و سەدان تەلەفۆنم بۆ هاتەوە گەنجارێکە لە دەروی وڵاتن ئەڵێن ئێمە ئینتەرویومان هەیە کەیسەکەمان ناڕاستە چی بکەین بۆ ئەوەی ئەو لیژنەیە هەستمان پێ نەکات ئەوان لە زمانی جەستە بە ئاگام دەزانن کاتێکە ناڕاستیەک دەبینن هەستی پێ دەکەن ئەو کەسە پەیوەندی چاو دەپسڕێنێت تۆ دەتوانی
سوود ببینی لە هەندێک تەکنیکی زۆر گرنگ. مەسەڵەن کە تۆ قسە دەکەی لەپی دەستەکانت دەکەیتەوە نیشانەی ڕازگۆییە، بەڵام تۆ دەستت لەناو گیرفانە و سەیری زەویەکەی یان دەستت لەسەر سنگت کۆ کردوتەوە، ئەوە نیشانەی بەرگریە خۆ تۆ بابەتێک دەشاریدی. بابەتی زمانی جەستە زۆر گرنگە بەڕێزان. زەردەخەنەکردن، پەیوەندی چاو، سەر لە قاندن لە کاتی قسەکردندا، کردنەوەی لەپی دەستەکان و لە کاتی وەستانە. ئەم دوو وەستانە چەندێکیان فەرقە؟ ئەم دوو وەستانە بەڕێزان چەندێکیان فەرقە؟ لەگەڵ ئەمەیان زۆری فەرقە. من هەردوو قاچەکانم بە یەکسانی داناوە، جەستەم دابەش کردووە بەسەر هەردوو قاچەکانم، شانم چەندێک لە یەک دوورە، قاچەکانم وەنە لە یەکتر دوورە. ئەمەوە دەریەخا کە بەڵێ من بتوانم بخۆمەیە، بەڵام دەستم لە گیرفان نابێ، یاخۆ دەستم فشارمەوە بە دەستێکی ترم فشارە لە سەری ترم کە من قەلەقم، من سترێسم، تەواو نابێ بە 10 دقە و 20 دقە و نیم سەعاتەم بابەتە. باشترین پێشنیار بۆی بەڕێز خوێندنەوەیە لەم مەجاڵەدا زمانی جەستە. زۆر بەرنامەی تەلەڤیزۆنی هەیە، دەتوانین ئینشاڵڵا سوودی لێ ببینن. بۆیە زیاتر لەسەری ناوەستم. چی وامە لێ دەکات گفتوگویەکی خراپمان هەبێ بەڕێزان. یەکێک لە شتە زۆر گرفتاویەکان ئەوەیە پرسیاری خراپ بکەین یان پرسیاری نادروست بکەین. لەگەڵ چێ چوویتە دەرەوە، بۆچی دەچیتە دەرەوە، مۆبایلە لە شوێ کڕیەوە، بە چەندت کڕیەوە، تاتۆی چیە لەسەر دەستت، چی ئەمڕۆ زۆر خەواڵووی، بێتاقەتی لە ئیشەکەت دەریان کردی، ئیشەکەت لە دەستدا. ئەمانە پرسیارە نادروستەکانن، هەموو کەس بێتاقەتە بێ، هەستێکی ناخۆشیان پێدا. کەیسەکەت گەی بێ شوێ، وەڵامت وەرگرت، وەڵامت نەگرت، جاویان دایتەوە، جاویان نایەتەوە، بۆ جواب نانەوە، ئینتەرڤیوەکەت کێیە، ڕەفزەکەت چی بوو، ئەمانە کەسەکە بێتاقەت دەکات. بۆیە ئێمە پرسیارە بکەین کە حەز بکەین وەڵامی بینەوە. قسەیەکەی لە ئاستی مرۆڤ لە گفتوگۆکردندا بە قسەکانی زیاتر دەرناکەوێت، بەڵکو بە پرسیارەکانی دەردەکەوێت. چۆن پرسیار دەکات زۆر گرنگە. لە بریوە منم پرسیارانە بکەم، دەتوانم کۆمەڵە پرسیاری تر بکەم. ڕۆژەکەت چۆن تێپەڕان، ئەمڕۆ چۆن گوزەرا لەگەڵ تۆ، خۆشترین شتی گەشتەکەت چی بوو، لە گەشتەکەت چی فێر بووی. ئەمانە دەشێ بابەتە زۆر گرنگەکان من کە تۆ بیان کەی بە پرسیاری باش. بابەتێکی تر بەڕێزان کەتکردنی کەسێکە کە قسە دەکات، واتە ئینترەپتی بکەیت، کەتی بکەیت کە گفتوگۆ دەکات. ئەم کەتکردنەوە دەکات کە بیرۆکەکانی بەباشی نەگەیەنێ، لێگەڕێ با گفتوگۆکەی تەواو بکات، دوایەوە گفتوگۆی خۆت، قسەی خۆت بخەرەوە. بعد جۆکس، واتە گاڵتەی نابەجێ، گاڵتەی خراپ. ئەویش جۆری زۆرە. بۆ نمونە تۆ ماڵاوە بێ بە 2 ساڵە فەرقت کردووە، تیاچوی پیر بووی، لە فەیسبوک جوانتری وەکو لێرە. ئیتر کۆمەڵێک سوحبەتە کە هەستی بەرامبەر دیسانە ڕەنجێنی. لە بریەوەی ئێمە بە کەسەکان پێ بکەین، ناخود گاڵتە بە کەسەکان بکەین. زۆر باشترە لەگەڵ کەسەکان قسە بکەین، یان لەگەڵ کەسەکان پێ بکەنین، لەگەڵ کەسەکان گاڵتە بکەین، نەک گاڵتە بە کەسەکان بکەین. وامان لێ دەکات کە گفتوگۆی خراپ بکەین. بابەتێکی تر بەڕێزان تانەدان و تەشویر و ئەم بابەتانەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکا جەقی لەسەر دەکاتەوە، فەرمێ باوەڕدار تانە و تەشەردەر، نەعلەت و نەفرینکەر، جوێندەر و دەمپیز نییە. بەڵام ئێمە لە سۆشیال میدیا کۆمنتەکان دەبینین لەسەر باوەڕداری خۆمان شەڕ دەکەین و پێداگریشین لەسەر ئەم بابەتە. بەڵام وەرن ئەو کۆمنتانە بابێکەوە بخوێنینەوە کە بۆ کەسێک دەنووسرێ، نازانم هیچ تاوانێکیشی نەکردووە. کەسێک دەمرێ کۆمنتی خراپی بۆ دەنووسن، دەچێ هەڵدەپەڕێک کۆمنتی خراپی بۆ دەنووسن، قسەیەکی خێر دەکات کۆمنتی خراپی بۆ دەنووسن، دوو لە ڕێوە بەڕێز جنێو دەنووسن. ئەمە زۆر گرفتە. خوا نەخواستە من ڕووی دەمەم لێوەی بەڕێز نییە، بەڵام ڕووی دەمەم لە گۆشەیەکی ترە لە ڕێوەی بەڕێزەکەم. ئەو کەسانەی کە هەست دەکەین بە شێوازن هاوڕێمانن، هەر کەسێکان خۆی بەوە گرتووە کۆمنتێکی خراپ بنووسێ، بابەرێکی خۆمان هەڵبچین ئاگاداری بکەینەوە. بەرزکردنەوەی دەنگ وەکو هەڕەشەوە، کەسەکە هەست دەکاتەوە هەڕەشەی لەسەرەکەی. دیسانەوە بۆ کۆمەڵگەی ئێرە زۆر گرنگە لە پاڵ زمانی جەستە کە تۆ داواکە دەکەی ئاگادار بە دەنگت بەرز نەبێت. زۆر کەسەیە بە سروش دەنگی بەرزە، تۆنی دەنگ دەگەر نزمتر بێ، کەسەکە ئامادەی زیاتر تیای جوت دێ بکرێت. ئەم سڵایدە بەڕێزان زۆر شتمان پێ دەڵێ مێشکە گەورەکان مناقەشەی ئایدیاکان دەکەن، بەڵام مێشکە بچووکەکان مناقەشەی ڕووداوەکان دەکەن، یاخود لەسەر ڕووداوەکان قسە دەکەن. مێشکە بچووکەکان باسی خەڵکی دەکەن. ئەنی تۆ مەمەدێک دەتوانی پێتە پێوەرێک کەسێک بەردەوام باسی کەسێکی تری کرد یان باسی گروپێکی تری کرد، بزانە کە ئاستی گفتوگۆکردنی زۆر باش نییە. ئەمە وانەیەکمان پێ دەڵێت کە لەگەڵ کەسانێک هەڵس و کەوت بکەین کە بیرۆکان لێوە بگرین، بە دوای بیرۆکەکانەوە، بە دوای پێشخستنی خۆیانەوە. لەگەڵ کەسانێک هەڵس و کەوت بکەین کە باز لە ڕووداوەکان دەکەن، زۆر باشترە لەوەی کە باز لە خەڵکی بکەن. بەڕێزان شتێکی تر کە زۆر گرنگە گفتوگۆی خێزانەکانە، ئەوەی کە
لە قورآنی پیرۆزژدا دەیان جار ئاماژەی پێدراوە کە پیا و زۆر جیاوازە لە ئافرەت لە ڕووی جەستەییەوە بێ لە ڕووی هزریەوە بێ لە ڕووی گفتوگۆکردنەوە بێ ئایدیاکانیان بۆچوونەکانیان پیاوێک لە یەک ڕۆژدا 2000 زۆر زەخر لە خۆی کا 4000 وشە دەردەبڕێ لە قسەکردندا پیاوە بە سروشتی حاڵ زۆر قسە ناکە بە تایبەتی لە ماڵەوە ڕەنگە لەگەڵ هاوڕێکە زیاتر گفتوگۆ و دەمەتەقەی بکە بەس کە ئەچێت بۆ ماڵەوە گفتوگۆ زۆر ناکە ئەو باڵانسێکی لە ڕۆژێکدا تەواوی دەکات لەسەری شەکەی کە 2000 زۆر زەخر لە خۆی کا 4000 وشە دەردەبڕێ ماندوو بۆ ئەوەندەی قسە کردووە لەسەری شەکەی یەتەوە بۆ ماڵەوە خانمەکەی داوای قسەکردنی لێ دەکات و داوای گفتوگۆکردنی لێ دەکات بەڵام ڕەنگە بەشێکمان لەوە تێنەگەشت بین کە ئافرەت لە ڕۆژێکدا چەند هەزار وشە دەردەبڕێ 12000 تا 15000 یعنی بەلانی کەمەوە لە 8000ەوە قسە دەکات ئەم ئافرەتە لە ماڵەوە هیچ تاوانێکی نییە گفتوگۆی نەکردووە ئەگەر مناڵی هەبێ بۆ لە زمانی دایک لەبەرەوەی مناڵەکان لە دایکەکانەوە فێر دەبن خۆ مناڵە زمانی باوک ئەوەش نیعمەتێکی گەورەیە کە خوای گەورە بەخشوێتی بە دایک و بە خوشکی و بە خێزانی ئێمە کە دیسانەوە حکمەتێکی تریتیایە ئامانجەکەی من لەم قسەی ئەوە بوو کە با ئێمە تێبگەین کە خانمێک بەڵێ گفتوگۆ زۆر دەکات گلەیمان لێکا لە تۆ گوێ لە من ناگری تۆ قسە لەگەڵ من ناکەی برادەرەکە تەلەفۆنت بۆکە بە نیو ساعات و بە ساعات قسەی لەگەڵەکە ئەی من چی بابەتێکی تر بەڕێزان ئافرەتان دەردەدڵی خۆیان بە گفتوگۆکردن دەردەبڕن پیاوان دەردەدڵی خۆیان بە بێدەنگی دەردەبڕن کاتێک کێشەیەک لە پیاوێک دەقەومێ و پیاوە ڕەنگە بە بێدەنگی چارەسەریکە لە مێشکی خۆیان چارەسەریکە بەڵام کە کێشەیەک لای خانمێک ڕوودەدا ئەو حەز دەکات لەگە پیاوەکەی شەنوکەی بیکا بێنێت و بیبە کاتێک لە من کێشەیەک دەقەومێ 195 تەرکیزی خۆم دەخەمە سەر ئەو کێشەیە بۆ ئەوەی کێشەکەم چارەسەر بکەم و کاتی کەمتر دەدەم بە گفتوگۆکردن بەڵام ئافرەت بە پێچەوانەوە هەموو کاتەکانی دانێ بۆی قسە لەسەر کێشەکە بکە بۆی ئەمانە دەبنە مەیدانی پێکدادان با ئەمە لەوە تێبگەین کە ئافرەت جیاوازە با گفتوگۆی زیاتری لەگەڵ بکەین با کە قسە دەکا و کێشەیەکەی و بە دوای چارەسەردا ناگەڕێ بە دوای دەردەدڵدا دەگەڕێ بە تایبەتی لە خەریبیدا ڕەنگە تەنیا پیاوەکەی یاخود مناڵەکانی شت بەری خوێندنەوەی زانیاری لەم بابەتە زۆر گرنگە ئافرەت لە یەک کاتە ئەتوانێت گوێ بگرێ و قسەش بکەوە تا لە کاتی قسەکردنی کەناڵی گوێکردنی شەکات سەیری تەلەڤیزۆنەکە واگای لە ئەو قۆریەشەکە لەسەر غازەکە دایناوە و مناڵەکەی چەند مەترێک لەوێ دوورە چاویشی لەسەر ئەوە بەخوا خوا نەخواستەکە خەسوو خەیبەتێکی کا خێرا ئەو باسی چی گاگاو لێ چون باسمەکە ئەنی هەموو لایەنەکان کۆنتڕۆڵەکە ئێمە پیاو تەنیا دەتوانین یەک شت کۆنتڕۆڵکەین زۆر جار کە تەلەفۆنیشمان بۆ ڕەنگە نەتوانین وەڵامی بینەوە کە شۆفێری بکەین مێشکمان تەرکیزی لەسەر یەک شتە ئافرەتان ڕەنگە پەیامی ناڕاستە خۆیان هەبێ پیاوان کەمتر ئەمەیان هەیە من لە کتێبەکەمە زیاتر لە 20 خاڵ باسیەوەم کردووە بە گرنگم زانی بۆیە ئەمەم باس کرد من وردە بەڕێزان لە کۆتاییاتر نزیک بوومەتەوە تەنیا چەند سەرخاڵێکی زۆر کورت هەیە دەمەوێ لەم کتێبەیە ئاماژەیەکی پێ بدەم و ئیتر لە خزمەتێەوەی بەڕێزدا مەرەخەز ببم من کۆمەڵێک بابەتم باس کردووە کە لە خزمەتێەوەی بەڕێزدا بە گرنگی زانم وەکو لە سەرەتا باسم کردووە و ڕیڤیوێکی ژوایە گفتوگۆی سەرکەوتوو گفتوگۆیەکە کە تێیدا مرۆڤ بە شێوازێکی ئارام و ڕێزدارانە دەدوێت بەبێ تووڕێ و سەپاندنی ڕای خۆی بەڵام لە مشت و مڕدا کەسەکە ویستی سەپاندنی خۆی هەیە لە گفتوگۆی سەرکەوتوودا قسەکەر دەیەوێت بیر و باوەڕی خۆی بگەێنێ و بیر و ڕای ئەویش وەربگرێ ئامانجی ڕێکەوترە ئامانجی گۆڕینەوەی بیر و بۆچوون و ئایدیایە بەڵام لە مشت و مڕدا بێکدا هەڵپڕژان هەیە زۆر جار لێرە ڕەنگە ئێمە تووشی گرفتێکی تر بین لەسەر جیاوازیە دینیەکان دینی ئیسلام حەقە لای ئێمە بەڵام لای کەسێکی تر حەق نییە ئەم کەسە جا بیانی بێ جا دەشێ هەر کەسێکی تر بێ ڕەنگە مشتومڕێکی زۆر بکات ڕەنگە قسەی زۆر تون بکات ئێمە بۆ چوونی خۆمان دەخەینە ڕوو هیچ کاریگەریەکی لەسەرمان نییە و بەرگری لە خۆشمان دەکەین بەڵام زۆر تونکردنەوە لەگەڵی ڕەنگە کێشە دروست بکات ئەم مشتومڕانە هیچ بەرهەمێکیان ناوێت ڕاستە بۆ چوونی ئێمە بە نەگۆڕی دەمێنێتەوە ئێمە بۆ چوونی خۆمان ناگۆڕین و چۆن دەڵێ ئیشی زیاتریش لەسەر بابەتەکەین بەڵام کەسێک بە ئاستێکی نزمەوە دێتە لای ئێمە تەڕ و پوش بەیەکەوە دەسووتێنێ بۆ خۆم خەماستیەوە ئەمە دوو لە ڕێوە بەڕێزەچێت خاڵبی کەسێکە و کە نەزانە هیچ بەڵگەیەکی لانێ هیچ شتێکی لانێ بەڕێزت بە کۆمەڵە بەڵگەی زۆرۆ دەچێ بەردەمی هەر هیچ بڕات پێ ناکات بەڵام هەندێک کەسی تر بە دوای پرسیار ئاگەڕێ مناقەشە دەکات ڕەخمەش دەگرێ
قابلی و ڕوونکردنەوەی بێتێ زانیاری زۆری بۆ بخەیتەوە. تەنیا مەبەستنەوەی گفتوگۆکەی بەڕێزە نەبێتە پێداهەڵپڕشان، نەبێتە توندگۆیی. ئامانجی گفتوگۆکردن دەرخستنی ڕاستیە، نەک ئەوەی بەرامبەر ناچار بکەیت کە دەبێت بۆ چوونەکەی تۆ هەر قبوڵ بکات، دەبێت تۆ حەقی تۆ ڕاستی. بەڕاستە هەندێک بابەتی نەگۆڕ هەیە، هەندێک بابەت ڕاستی حاشاڵ نەگرە، بەڵام دوجاریش ئەگەر بێدەنگ بین ڕەنگە زیاتر بەدەست بێنین لەوەی کە زۆر شتەکان قوڵکەینەوە. باسی هێزی گفتوگۆکردنم کرد بەڕێزان کە چەندە بەهێز زەوا لە مرۆڤ دەکا چۆن ژیانی کەسێک گۆڕێەوە، چۆن ژیانی کەسێک تاڵکە. عەلی کوڕێ بوو تاڵی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، چوارەمی خەلیفەی ڕاشیدین دەفەرمێ ساتێک ئارامگرتن لە کاتی تووڕەیی ڕێگر دەبێت لە هەزاران ساتی پەشیمانی. تووڕەیی بەڕێزان بە ئەزموونی خۆمان هەموو جارێک کە تووڕە دەبین هەموو جارێکیش پەشیمان دەبینەوە. لە تووڕەبوون ڕەنگە قسانێک بکەین کە دوجار زۆر بێتاقەت بینیان. تووڕەبوون چەند چرکەیەکە، بەڵام ڕەنجانی کەسێکی زۆری دەدەکەوێت، بە تایبەتی کە بە ڕۆژووی ڕەنگە کەمتر ئارامگریەکەمان بێنێ، هەتا بتوانین پێداگر بین ئارامگر بین باشترە و تووڕەیی زاڵ نەبێ بەسەرماندا. جام تووڕەیی ئەگەر دوو برۆ بێنیتە پاڵێکتر و ئاوە سەیری بەرامبەر بکەیت بەخوا هەستێکی ناخۆشی دابەجێ لە جایەوەی قسەیەکی ڕقیشی لەگەڵ دابێ، بە تایبەتیوانی کە زۆر لەگەڵیاندا دەژین و هەڵدەکەین، جا برادەرە هاوسەرە خێزانە، ئەم سەبرە زۆر گرنگە و زۆر ئیسفادەی لێ دەکەین ئینشاءالله. بابەتێک تر بەڕێزان من بە یەک بوتە زۆر متەئەسیرم کە دەڵێ کۆری بۆکەر دکتۆرای هەیە لە یاسا سیاسەتمەدارێکە لە ئەمریکا، ئەڵێ باسی ئاینەکەتم بۆ مەکە، ڕێگەم پێ بدە لە سوکوت و مامەڵەکردن لەگەڵ کەسانی تردا بیبینم، یان ڕێگەم بدە لە کۆمەڵگاکەتدا بیبینم. ئێمە کە لێرە نەڵگری پەیامی ئیسلامی زۆر باشە گفتوگۆکانمان دەرخەری ئەم پەیامە جوانەی ئیسلام بێ. لەبری ئەوەی من بڵێم ئیسلام یان بە توندی بەرگری بکەم و یان تووڕە بم، با ڕەفتارەکانم زۆر بە نەرمی ئەم بانگەوازە بکەم، با من جیاواز بم لەگەڵ کەسانی تر، با من وەکوتم بە دەنگی بەرز قسە نەکەم، با من زەردەخەنم لەسەر لێو بێکەمە بە فەرمودە ڕاستباردەیە بۆ ئێمە، با لە ڕەفتارەکانما دەرکەوێ، با قسەی باش بکەم، با قسەکانم زبر نەبێ، با بەخشیم کەم زەکات ببەخشم. هەموومانە جوان ڕەفتارین، هەموومانە شتانێکی جوانن، منێکی بێگانە پیانم تەئسیرم، ئەم کەسە جیاوازتر لە من ڕەفتار دەکات، ئەم کەسە ئارامگرە. و بێژگە خۆ من باسی ئەوە ناکەم بانگەوازەکە کاریگەری نابێت، بەڵکوش زۆر کاریگەرە، بەڵام قسەم لەسەر ڕەفتارە کە چینە دەرەوە هەموو ڕەفتارێکمان جوڵەیەکمان دووپاتکردنەوەی فەرموودە و قورئان و بانگەوازە دینەکە بێ. بەڕێزان من شتێکی وام نەماوە، زۆر خۆشحاڵ بووم، تەنیایە گوتە هەیە ئەڵێ پێشەوەی ئەوانی تر گوێچکەکانیان دابخەن تۆ لێوەکانت قەپات بکە. ئەمەش وابەستەیە بەوەی کە زۆر درێژدادڕ ڕەنگە گرفت دروست بکە. قسەیەکە ئێڵێ سەتانەوەتی گوێگرەکانت لە دەست دەدەی ئەگەر فێری کورتپڕی نەبی. زۆر دڵخۆشم کە توانی بێتم لە پێناوی خوای گەورە هاتم بۆێرەوە هیچ نەبێ یەک ڕستەم بەجێشت بێ لایەوەی خۆشەویست گۆ کاریگەریەکی کەمی هەبێت لەسەر ئێوەی بەڕێز، و ئومێدەوارم ڕۆژانێک تریش بتوانین زیاتر کۆڕ و سیمینارمان هەبێت، جا لە هەر شوێنێک بێت یاخود بەرکەوتنی ترمان هەبێت. پەیامەکەی من کۆتایی هات، پەیامەکەی من ئەوە بوو گفتوگۆکردن شتێکی سادە نییە. گفتوگۆکردن ئەگەر یەک تۆز جوانکاری لەگەڵا بێ، یەک تۆز بە بەها و گرنگی لەگەڵا بێ، کاریگەریکی زۆر باش لای بەرامبەر بەجێ هێڵێ. ئەو کەسێک کە گفتوگۆکەرێکی باشە، کەسێکی ویستراوە، کەسێکی خۆشەویستە، کەسێکە باشتر شتەکان بەدەزێنێ، کەسێکە باشتر دەتوانێت قەنەعەت بەوی تر بکە. با بە سادەی تەنیا قسە نەکەین، کۆمەڵێک جوانکاری و گرنگی پێدان هەیە بۆ گفتوگۆکردن وامان لێیەکە کە بە ئاسانتر مەجلیسە کۆمەڵاتیەکان گەرم و گوڕ بکەین. جا تێکەڵکردن بێ بە زەردەخەنە، ستایشکردن، گرنگی پێدان، دوورکەوتنەوە لە قسە پێبڕین، دەنگی بەرز، تەدەخولکردنی شەخسی، فزوڵێت لە هەندێک بابەتدا، یاخود هەندێک پرسیاری نابەجێ، هەندێک سوبعەتی نابەجێ و خۆی کە باسم کرد. لە دوایەوەدا باسمان کرد کە زمانی جەستە چەندێک کاریگەری هەیە، توێژینەوەیەکە ئێڵێ بەس زمانی جەستە لە پرۆسەی کۆمونیکیشندا 155 کاریگەری هەیە، وشەکان تەنیا 107 کاریگەریان هەیە.
بۆی دیسان من زمانی جەستە بابەتێکی زۆر زۆر دەزانم. کەناڵی BK4 کەناڵێک بۆ سەرجەم کوردستانیان.